ڕۆی کوڕەیان کچە خاوەنی ڕەگەزی سێمە ئایا نیازی ئەوەی هەیە ڕەگەزی خۆی بگۆڕێ تاوەکو ئێستا گێچەڵی سێکسی پێکراوە خۆی پێ لە باران ساڵە سێکسی ترە ڕاستە دەڵێن لە ماڵەوە دەرکراوە ڕۆی لە ڕۆژی لەدایک بوونی چەند دەفتەر دۆلاری سەرف کردووە ئایا خۆشەویستی هەیە لە ئێستادا ئەگەر خۆشەویستی هەبێتن لەگەڵ کوڕدێکە یاخود لەگەڵ کرد وایە دەڵێن لە ساڵۆنەکەی هێلی لاف دەست بەسەرداگیراوە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شەری بینەچەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەس بی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەم بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوتان بچیتە نێو تری پشکۆبوون بخاوە خەڵاتۆرەوە ئاگاداری نوێترین هەواڵەکانی ڕۆژانەمان بن. ڕۆی مێکاپ ئارتیستی کورد لە هەر دەرکەوتنێکی زۆرترین دەنگدانەوەی دەبێتن هەم لە جلوبەرگ و هەم لە ستایلە جیاوازەکانی زۆرترین چاو دەخاتە سەر خۆی وە زۆرترین دەنگدانەوەی دەبێتن لە هەر دەرکەوتنێکی ڕۆی زۆر پرسیار دەکەن کێ و کێنیا ڕۆی ناوی ڕاستەقینەی ڕێناس فادڵ عەلیە خەڵکی شاری کەرکووکەوە لە قەڵات زێ لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 29 ساڵە کە خۆی باز لەوە دەکاتن هەر لە تەمەنێکی منداڵیەوە خولایەوە بۆ کاری مێکاپی بکەوە لە ساڵۆنێک کاری کردو لە شاری قەڵات زێ دواتر لە کەناڵی ڕوودا چاوپێکوتن دەکاتن وە دوای ئەوەی دەردەکەوێت لە سۆشیال میدیا بە جلوبەرگە جیاوازەکانی و بەستایل لە جیاوازەکانی زۆر جار ڕخنەی لێگیراوە دەربارەی ئەوەی جلوبەرگەکانی زۆر جیاوازە لە هی خەڵکی تر ناچێەوە لەگەڵ کۆمەلگای کوردی ناگوزێتن و هەموو کاتێک ڕخنەی ئەوەی لێدەگرن وە زۆر خەرک پرسیار دەکاتن ئایا ڕۆی کوڕەیان کچە هەمومان و هەموو بینەرانیش دەیبینین کوڕێکی ئاسایی و وەجستەی هەموو کوڕانەیە بەڵام لەم کۆتاییانەدا چەندین نەشتەرگەری بۆ لەشی خۆی ئەنجامداوەوەروەها ماوەیەک پێشستا بینیمان چەندین ڤیددیۆی لە نەخۆشخانەیەک بڵاو کرابوو وا دیار بوو نەشتەرگەری سمتی کردووەروەها نەشتەرگەری بۆ لوتشی کردو فیلەر و بۆتۆکسیشی کردووە ئەو کارانەی ئەو دەیکاتن زیاتر ئافرەت دەکان وەروها ئەو جلوبەرگانی ئەو لەبەری دەکەن زیاتر ئافرەتانێ و هیچیان پیاوانی نییە وەروە خۆشی دەڵێتن جلوبەرگەکانم زیاتر لە ئەمریکا و کەنەدا و دووبەی داوا دەکەمەوە لە کوردستان ئەو جلوبەرگانی من دەمەوێ دەست ناکەوێتن وەروها دەربارەی ئەوەش ئایا ڕۆی بەنیازن ڕەگەزی خۆی بگۆڕێ دەڵێن نەخێر من نێرم و من هیچ کاتێک بەنیازی ئەوەنی نیمە کە ڕەگەزی خۆم بگۆڕم بۆ ئافرەت وەروە ڕۆی ماوەیەک پێش ئێستا لەگەڵ خانە مێکاپ ئارتیست نازێک زۆر هاوڕێ بووە چەندین وێنە و فۆتۆشوتیان پێکەوە هەبووە زۆر لەگەڵ یەکتری بە دەردەکەوتن لە سۆشیال میدیا وا دیارە نازلچیش ڕەگەزی نێرە بەڵام لە ئێستادا قژی خۆی درێژ کردو جلوبەرجی ئافرەتانە لە بەردەکەوە هیچ سەز ناکرێت کە پیاو بووی پێشتر وەروەها ڕۆی بازەوە دەکاتە زۆر ئاساییە بەلامەوە بە خاتوون بانگم بکەن و وە زۆریشم پێم خۆشە بە خوشکم بانگم بکەم هیچ کێشەیەکم نییە وەروەها ڕۆی دەڵێتن لەبارەی خۆشەویستیەوە دەڵێ ڕاستە من عاشق بوومە بەڵام ئاشکرای نەکردووە عاشقی پیاو بووە یاخود عاشقی ئافرەت بووە وەروە خۆشی دەڵێتن هیچ دڵم بۆ ئافرەت ناچێتن وا لە ئێستاشدا هیچ خۆشەویستێکم نییە و ئۆبازە هاوسەرگیریش دەکا تاوەکو ئێستا یەکلای نەکردوێتەوە ئایا هاوسەرگیری لەگەڵ پیاو دەکە یاخود لەگەڵ ئافرەت بەڵام لە چاو پێکەوتنێک بازەوە دەکاتم من دڵ هیچ بۆ ئافرەت ناچێتە بۆ ئەوەی وا دیارە هەموو کاتێک لەناو ئافرەتانە ئەو بازەوەش دەکاتم من ناتوانم بچم بۆ شەقامی ئیسکان لەبەرەوەی هەموو پیاوە وە خەڵکێکی زۆریش ڕخنەی لەسەر ئەو قسەی لێگرت و دەڵێن خۆت نێری ئەوێندەریش تەنها نێری لێ وا دیار ئافرەتیش کەمە دەچێتن بۆ ناتوانانی دەڵێ ئەو شوێنانە شوێنی من نییە وەکو بازاڕە گشتیانە و یاخود مەهرەز ئەو شوێنێک کە سارێ لێ دەکڕن و دەفرۆشن دەڵێ شوێنی من تەنها ساڵۆنە و وە زۆر مرتاحم دەچمە ئەو شوێنانەی کە خەڵک بە چاوێکی سەیرم ناکاتن واروها پێم خۆشە نەچمە ئەو جیانە لەبەرەوەی تووشی هەر شتێک بم ئەو کاتە خۆم خەتابارم ڕۆی وا دیار بوو چەماگێک پێش ئێستا
حدمیلادی کردبوو و ڕۆژی لەدایکبوونی ئەنجامدا بوو، بەڵام لەو ئاهەنگەیە هونەرمەند هێلی لەو نەچووەوە. باز لەوەش دەکاتن هیچ کاتێک لەگەڵ ماڵەوە کێشە نیە، بەڵکو ماڵەوە پژیرێکی زۆرم دەکەن و هەموو کاتێک لەگەڵ من. ئەو قسانە دوورە ڕاستی کە دەڵێن باوکی یان خێزانەکەی لە ماڵەوە دەریان کردو و بگرە زیاتریش منیان خۆش دەبێتن و لە ئێستاشدا باوکم هیچ کارێک ناکەوە پێویستی بەکانە، وا دیارە ڕۆی یارمەتی ماڵەوە دەداتن بە پارە. واروها لە سەریتیشی لەبەرەوەی ئەرکی منداڵ ئەوەیە یارمەتیدا و باوکی بداتن و یارمەتی خێزانەکەی بدا و دووری کاتەوە لە هەژاری یاخود کەم دەرامەتی. وا دیارە ڕۆی لێسادا خاوەنی ئۆتۆمبیلی BMW وا دیارە لێستادا موچێ ماگانەی باشە لەبەرەوەی ئەو ئۆتۆمبیل لێ ئەوە نزیکەی 5 دەفتەرەوە ڕۆژە لە دایکبوونێ تەنها بە یەک ڕۆژ ئەنجامدا بوو نزیکەی بۆ 2-3 دەفتەر دەڕواتن. وەروەها موچێ ماگانەشی دەبێت زیاتر لە 5,000 دلار بێت لەبەرەوەی ئەو شتانەوە بە ئاسانی ناکرێت، باڵکو بگرە زیاترە لە 5,000 دلار لەبەرەوەی ئەو شتانە ئەو دەیکا و ئەو جلو بەرگانێ ئەو لەبەری دەکا هەمویان مارکێ و کە ئەوانش گران بەهانە. وەروەها کەسایەتی ڕۆی چۆن دەبینن؟ وەروەها بازەوە دەکەن هەر کەسێک چوو بێتە لای ڕۆی لە ساڵۆنەکەی دەڵێن کەسێکی زۆر نەرمونیان و قسە خۆشە. وە لە پرۆگرامێکی بازەوە دەکەن ئایا تۆ خۆل لە باران پێ سێکسیترە؟ دەڵێ بەڵێ، کەس بەدەوی خۆی ناڵێ ترشە. وا دیارە ڕۆی لە شولاری خۆی زۆر بە شێوازێکی سێکسی دەبینێتن و ڕۆژ بە ڕۆژ هەوڵ دەداتن سێکسی تریش بێ لەبەرەوەی نەشتەرگەری بۆ سنتی کردەوە چەندین نەشتەرگەری بۆ شوێنی تریش کردووە. وەروەها لە ئێستادا ڕۆی خاوەنی ناوبانگێکی زۆرە لە سۆشیال میدیا و زۆربەی ئافرەتان و خانمان لە ڕۆژی هاوسەرگیری دەستنە ئەو شوێنەیە. وەروەها ئەو میکئاپیان بۆ دەکاتن و دەڵێتن هەوڵ لەدەم زۆرترین گۆڕانکاریان بە سەربێنمەوە زۆر جوانیش دەمەوە خەڵکێکی زۆریش ڕای لە کارەکانمە. وەروە پرسیارەوەش لێ دەکەن ئایا تاوەکو ئێستا گێرچەڵی سێکسی پێکراوە یاخود ئۆتۆمبیل و جێ کلاسی پێبەخشراوە بەرامبەر هەندێک شتێک؟ ئەویش دەڵێتن نەخێر هیچ ئەو شتانە ڕووینەدا و هیچ کەسێکیش داوای ئەو شتانی لێ نەکردەوە و هەگێچەڵی سێکسیشم پێ نەکراوە لەبەرەوەی ئەو کەسانە کە شتانیان بەرامبەر دەکرێتن کەسانی ئازنزمن. بەڵام ئەگەر خۆت نەتەوێ هیچ کەسێک ناتوانێت بەرامبەرت هەڵە بکاتن. بۆیە هەموو شتێک لەژێر دەستی خۆمانەوە و کەسانی کۆمێتی ناشرین و نەشیاویشم بۆ دەنووسن ئەوە بێکارن. وەروەهایان لە حەسوودیانە ناگەنە بۆ ئاستەی من کە من دەیکەم بۆیە ئەو شتانە دەنووسن. ئایا تۆ وەکو بینەرێک پێت خۆشە منداڵەکەت یان برایەکەت هەمان ستایلی ڕۆی هەربژێرە؟ ئایا ستایلێکی گونجاوە لە ناو کۆمەڵگەیەک کوردی پێویستە کوردیش تەقەبولی ئەو شێوازە و ستایلی بکاتن لە ناو کۆمەڵگا؟ زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمان. دووبارە پێت خۆشە ئەمجارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێریش نابێنەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکەن بۆ ئەوەی ناوتان پستێنێتری پشکۆبن بە خاوەن خەڵات و ئاگاداری نوێترین هەواڵ و بابەتەکانمان بن لە ڕێگای سناپچاتەوە. هەموو کات لەگەڵ تانیوە باشترینەکانتان پێشکەش دەکەین لە کلیل میدیا.